یعنی گوناحە پەڵپینە ڕێگری بکەی لە خواردنی ئەگەر هەموو ڕۆژێنەی خۆی دوو ڕۆژارێ بیخۆ گۆشتی پیاوی فەقیرە جاری کەش باسمان کردەوە کاکدانیار لەسەر پەڵپینە یعنی یەکێکە لە خواردنە زۆر باش و سەرنجڕاکێشەکانی سەرسفرە و بە لەزەت و خۆشیشە وەکو ساڵسەش بەکاری بێنیە بێ و بۆ ڕێخستنی شەکراوانی شەکرشیان هەیە توانە زۆر بخۆن بە بێنان بەس خواردنی پەڵپینە چەندی لێ بخۆی هێشتا تۆ سوودت پێگەیشتۆ جا وەرە پەڵپینەکە نیسکیشی لەگەڵا بێت پێکەوە کە ئامادە ئەکرێ ئەبێت چەند بەهایەکی خۆراکی بەرزیە بێ بۆ جستەمان ئەمە ئەوان نۆک ئاسنی زۆرە پرۆتینی زۆرە مادە کانزایەکانی زۆرە ڤیتامینەکانی زۆرە ڕیشاڵیان هەیە بەڵام باشتر وایە ئەو کەسانی کە نۆکە خۆن یاخۆت نیسکە خۆن جاتری لەگەڵا بخۆن بۆی هەڵئاوسانی سک دروست نەبێ غازا دروست نەبێ